مالی ئەڵەیە نەفەس بگرە لە هات و چۆی خۆڕایی هەتا ماوی کە ئەم باە هەتا ئێستا هەر عمری بەبا دەمەتەقەیە کە لە گەڕێمیدیا پێشکەشەکرا بۆی کەەوە ڕایاڵەیە کە بێت لە بنیێوان گەڕێمیدیا و هاوڵاتیانی خۆشەویست و بینەران و بیسەران لە هەر شار و شارۆچکەیەکی کوردستان بن بۆی بیرمان لەوە کردەوە بەرنمەیە بە ناوی خەڵات دیاریدابنین لە جگاکی مامەهادی لە هەمانە شوێنی کە و دانیشت بەداخەوە یادگاریە بە نرخەکانی مامەهادیجان تەنها عینەکەیەتی کە لە شوێنەکەی خۆی ماوە لەگەڵ ئەم جامەڵکەی کە هەمووتان بینیتانە ئاویتیا خواردەوە لە بەرنمەکەیە ئەمە ژۆکو هێمایەک بۆ سادەی ژیان کەوی ژیان زۆر لەوە سادەترە کە بیری لێکەنەوە ئەوی ژیانی سادە خۆشە ژیانی خەڵات و دیاریە و ویستمان پرسیارەکەشمان لەسەر مامەهادیجانە خاوەنی ئەم بەرنمەیە خاوەنی بیرۆکەی ئەم بەرنمەیە لەگەڵ تەمەن مەلا عومەری بەڕێزا مامۆستا عومەر هاوڕێی هەمیشەی بەرنمەکانمان کام بەرنمەیەدانە لە گەڕێمیدیا بۆ دەمەتەقەی لەگەڵ هاوڵاتیان و خۆشەویستان بە ناوی دەمەتەقەی لەگەڵ عەریف حەمەتاڵ ئەمانەیە بپرسین مامەهادیجان عەریف حەمەتاڵ کەی ئەم جێگای چۆڵ کرد کەی لە چ بەروارێکا کۆچی دوایی کرد لە چ بەروارێکە عەریف حەمەتاڵ ناسا و مامەهادی هونەرمەندی بەتوانە ئەکتەری کۆمیدی قسە خۆش خاوەنی قاقا جوانەکان ئەکتەری گەردەلول و ئەو پیاوەی کەوا لە درامای قاقا و لە چەندین درامایە بەشدار بوو هونەرمەندی کۆمیدی خاوەنی بەرنامەی دەمەتەقەی لە عەریف حەمەتاڵ لە گەڕێمیدیا لە چ ساڵ و لە چ بەروارێکە کۆچی دوایی کردووە ئەتوانین پەیوەندی بکەن بە هەر سێ ژمارە مۆبایلی گەڕێمیدیا 0 471 52 64 و یا ژمارە مۆبایلی 0 1970 895 کە بە ئۆنلاین ئەتوانن بە واتساپ پەیوەندی بکەن و یا ژمارەی ڤایبەرمان 0 750 بەڵە خەڵاتی ئەمڕۆ کۆتایی بەرنامەی فیناڵە وەکو پێمان وتون لە هەوڵی بەرنمەکانە ئەوانەی کە ئەمڕۆ پەیوەندیەکەن ئەوانەی بەرنمەکانی ڕابردوو پەیوەندیان کردووە هەموو پەیوەندیەکان هەموو کۆمنتەکان هەموو شێرەکان ئەوانەی کە زۆرترین کۆمنتیان کردووە زۆرترین لایک و شێری پەیجەکەیان کردووە وانەی کە زیاتریش پەیجی ئینستاگرامی هایپەر کلین گروپیان لایک کردووە هایپەر کلین گروپ بۆ خزمەتگوزاری پاکردنەوە ئەمڕۆ ئامێرێکی مۆبایلی زیرەکی ئامادە کردووە لە بەردەمایە لە کۆتایی ئەم بەرنمەیە بە تیر و پشک بۆ براوەی بەرنامە دەرەچێت ئیترۆک و باسمەکە براوەی بەرنامە هەموو کۆمنتەکان لای من ماوە هەموو کۆمنتەکانی حەڵقەکانی پێشوو لە یەکەم حەڵقەیەم بەرنامەیەوە چی کۆمنتەیە لای منە چی پەیوەندی کراوە لای منە هەتا ئەوانەی کە خەڵاتیشان بۆ دەرچوە لە بەرنامەکەیتر ئەوانیش ناوێنەچێتەوە تیر و پشکەوە ئەو تیر و پشکە گەورەی ئەمڕۆ ئەنجامە درێت لە کۆتایی بەرنامەیە و پێشکەشی ئەو کەساکرێکە بە خاوەنی خەڵاتی بەرنامە و لە نێوانی بەرنامەکان جابەجارێک جۆمان لەوتەیەک لەوتە بە نرخەکانی مامەهادیە بێ عەریف حەمەتاڵ و یا قاقا خۆشەکانی کە لەم بەرنامەیە چاوەڕی پەیوەندەکانی ئەوم ئەتوان پەیوەندی بکەن بۆی بن بە خاوەنی خەڵاتی بەرنامە ئەم بەرنامەیە ئەمڕۆ وەرزی یەکەمی بەرنامەکە تەواوە بێت کە ئەمە دوو مانگە پێشکەشەکرێ و ئەمە جاری سێمە کە دیاری بە نرخ لەلایەن کۆمپانیای هایپەرکلین گروپ و پێشکەشکرێ کۆتایی مانگێک دیارەکی ئامێری کارەبایی یا مۆبایل یا ئامێرێکی بە نرخ کۆمپانیای هایپەرکلین گروپ پێشکەشتانەکە ئەچینە لای ناوبڕێک و لایەکە لە ڕێکلامەکانمان دواتر ئێمە خزمەتان بۆ وەرگرتنی پەیوەندیەکان ئەمڕۆمە لە شاری سلێمانی ئەم ساریکەی بینن لەگزیزی مۆدلی 2022 لە بەرزایەکانی سلێمانی لە بەردەم ماڵەکەی خۆیان پۆڵشین بۆ ئەم سارەیە ئەکەین هەر سێستێپەکەی پۆڵشینی بۆ ئەکەین کەڵتین پۆڵشین واکسین دواییش پارێزەری بۆ یاخی بۆکەین بەنسبەت ئەو مواد و دەرمانی پۆڵیش و ئامێر و پادانی کێمە بەکاری هێنین ئەوە هەموو مەرحەلەی پۆڵشینەکەیە پادەکان نانۆ کۆسەرە بەکارهێنین ئەم دەرمانانەش هەمووی پەسەندکراوی هایپەرکلینە دەمیزی پۆڵشینەکە فینیشینەکەین هیوادارین لە کۆتاییە بەدڵی ئێوە و خاوەنەکەشی بێت. ئەمەش بۆلیتەکەی کە بۆیاخەکەی میتالیکە واتە سەدەفیە ببینن چە ڕۆنەقێکی پیا کردووە.
ئەم پۆڵشەی ئێمە ئەگەر بە شێوەیەکی تەندروست سیارەکە بشۆرێ بۆ ماوەی 1 ساڵ ئەو ڕۆنەقی ئەمێنێتەوە هەروکو خۆی. هیواداری مەبڵی خاوەنەکەی. یەکەم پەیوەندیمان لەگەڵە خاتو ئایا لە کەرکووکەوە خاتو ئایا سڵاو ڕێز بە تۆ سڵاو ڕێز دەکەتوکەتانەوە سێدێ بۆ مامۆستای بەڕێز بۆ برای پەیوەندی شەرکەوتوو بن یا ڕەبی. زۆر سپاس ئایا خانجان خۆشحاڵ بن گوێبیستی دەنگی بەڕێز بووین سپاس بە تۆی. وەڵام من خۆشحاڵتر بووم پەیوەندیم پێ حاصل بوو لە بەرنامەی پێش ئەمەش دەستان خۆشە بۆ هونەرمەندە کەڵام هونەرمەندانە کە ئێوە یادیانەکەنەوە ئەیەنە سەر خەت و ئەوە دیکەش یادیانەکەنەوە یا ڕەبی نمونەتان زۆر بێجێ دەستان دیارە خۆشحاڵ بووم لەگەڵتان بووم گوێگر بووم. زۆر سپاس خوشکەکەم لە ڕاستیە ڕاستە ئێمە بەرنامەکەمان خەڵاتێک پێشکەشەکەین باوەڕت هەبێ ئێمە تەنها مەبەستمان یادکردنەوەی هونەرمەندانەیە بۆی لەبیر نەکرێن ئەمانە بە نەمری بمێننەوە. بەڵێ دەستان خۆش بێکەوە ئێوە ئەم شتانە یعنی هێننەوە بیر ئێمە و دەستان خۆش یعنی ئێوە هەمیشە بە وەفان کەلەوەی کە مردووشە ئێوە لە بیریان ناکەن نەگۆ کەر کەسێک کە مردوو ئەڵێ دەستی بێ بشۆن یعنی ئێوە کە جیاوازن لە هەموو کەسێک کەوا ڕۆژانە یادی ئێماخەنەوە و یادی ئەو کەساناکەنەوە هەمە ساڵش خی گەورە بە بەهشتی خان و بەرینی خی گەورە شاد بگا و نمونەی ئێوەش زۆر دێتن بۆ ئەو کەڵە پیاوەش. زۆر سپاس خوشی عزیزم. مەخافن مامۆستا دینێم کەڵە پیاوانە نامێنێ عن ئێمە دەبێت دەست ئەگرەتێکی لێوە بگرین کەشتی جوانیان بەجێش بۆ کەشتی جوانیان پێشکەش کردوین نەک ئێمە هەر تەنیا بڵێ بۆ خەڵاتێک تەنیا هەر بڵێن بۆ کات بەسەر بردنێک ئێمە دەبێت دەست ئەگرەتێکی لێوەگرنیان لە تۆیسە جانی ئاوخواتنەکەی مامۆستا ڕەنگە من ئیستەش پێم بڵێن ئاشار مەفەم ئیستەش لێو جانانە ئاوە خۆمەوە عنی هەر حەزمدە شتی کوردەواری خۆمانە بەکاری بێنە. وڵای خوشکەکەم لای ئێمامە یادگارێکی ئەوە بە نرخە ینی هەندێک سەرمایهدارێک کامرێت مەلایەن دۆلاری لێ بەجێمێنە لای ئێمامە ئەتوان بڵم بە بەراورد بە سەرەتێکی گەورە گەورە لای ئێمەونە بە نرخە. دەستان خۆش بێ ڕەبی نمونە ئێوە هەر زۆر دەجێی دەستان دیارە خوا ئێوە سەرکەوتوکە و تەمەم درێژ کاتن یا ڕەبی. خوشکەکەمەی بۆ وەڵامەکەمان ئەگە پێمان بڵێیت پێمان خۆشەوەکو مامۆستا چواری 2023. زۆر سپاس بۆ پەیوەندیەکە و خوشکی ئازیزم سپاس دەکەم. زۆر سپاس. خاتوهەستیمان لەگەڵەیە هاوڕێی هەمیشەیی بەرنامەکانمان خاتوهەستی سڵاو ڕێز بە تۆ. ئەلۆ سەلام عەلەیکوم. سەرچاوم خوشکی من خاتوهەستی سپاس دەکەم پێش هەموو شتێک کاڵەی لە گروپەکانە شێرم کردووە دەستە خۆش بێت. سپاس مامۆستا بەڕاستی دەستخۆشتان لێ دەکەم سەرکەوتوو بن ئینشاءڵڵا هەم بەردەوامتانە. زۆر سپاس خاتوهەستی جان دەربارەی ئەم هونەرمەندە کۆچ کردووە بەڕاستی کە لەم جێگای منە دانیشت ئەو خاوەنیان بەرنامەیە بوو مامەهادی لە ساڵێکایە لە چ بەروارێکا کۆچی دوای کردووە. بەر لە خی گەورە لی خۆش بدەن ئینشاءڵڵا جێگەمەکانی باش بێتنەوە سەبارەت بە پرسیارەکەش وەڵامەکە 34/2023 بێتن. زۆر سپاس بۆ خاتوهەستی هیوادارم بی بە خاوەنی خەڵاتی بەرنامە سپاس دەکەم. بەڵێ برای بەڕێز و خۆشەویستمان کاک شعبانمان لەگەڵەیە لە ئاکرێەوە کاک شعبان سڵاو ڕێز بە تۆ. زۆر سپاس کاکە شعبانجان خۆشحاڵ بووم ئەم یاوەڕێژ لە خزمەتە بووین لە بەرنامەکەمانە. ممنون زۆر خۆشحاڵم لەگەڵتان بەشدارم دەستان خۆش دێ سەرکەوتوو بن لە کارەکانتان. زۆر سپاس کاکە شعبانجان تۆ چاوی ئێمەی هاوڕێ هەمیشەیی بەرنامەکانمانی. ممنون براگەورە زۆر خۆشحاڵم تەلەفۆنم پێهاتەوە گرتم لەگەڵتان بەشدارم. زۆر سپاس برای ئازیزم کاکە شعبانجان خۆشحاڵ بن. ممنون براگەورە بەڵێ مامۆستا. بۆ وەڵامەکەمان لای بەڕێستان چییە کاکە شعبانجان؟ ئەنێ بۆم دووبارەکە وازێنێ. کاک شعبانجان ئەو کەسێک کە لە جێگاکەی من بەرنامی پێشکەشە کرد خوالی خۆش بێت هونەرمەندی کۆمیدی و قسە خۆش عریف حەمەتاڵ کە لە درامای گەردەلول و درامای قاقا و چەندین درامای ترە ڕۆلی زۆر جوانی هەبوو لە چ بەروار ساڵێکا کۆچی دوای کردووە هونەرمەندی کۆمیدی عریف حەمەتاڵ. بەڵێ مامۆستا هاوکاریم بکەین بەسەر چاوەڵا لەم ئەم ساڵ کۆچی دوای کردووە لە بەهاری ئەم ساڵە بەس تاریخەکە بزانیایتر وابزان دووشتیم پێوت ساڵی 2023 دەستە خۆش بێت تۆش لەگەڵ ئامە بە پێم وا بێ هەمویان لە ئام نووسیوەنە کۆمنتەکان دەست و چاو خۆش بێت. بەڵێ ئەرێوە لە دەستان خۆش زۆر خوان دەکەن. سپاس بە کاکە شعبان. بەڵێ برای بەڕێز و خۆشەویستم کاکە زانامان لەگەڵەیە لە چەمچەماڵەوە کاکە زاناجان سڵاو ڕێز بۆ تۆ. سلام علیکم. سەرچاوم کاک زاناجان لێرەوە تا چەمچەماڵ ڕێز و خۆشەویستی ئەمە قبول بکەن. کاکە زاناجان هونەرمەندی کۆمیدی مامەهادی خاوەنی ئەم بەرنامەیە بوو لەم جێگەی منە دانیشت بەداخەوە
لە بەهاری ئەم ساڵا کۆچی دوایی کردووە پرسیارەکەمانەوەی لە چ تاریخێکا کۆچی دوایی کردووە پێزان من پێبزانم سێ چوار بوو قوربانە بە من سپاسی پەیوەندیەکە دەکەم دەسوچا و خۆش بێ هیوادارم بەخە دیاوەرە بێت و بی بە خاوەنی خەڵاتی بەرنامەکەمان زۆر سپاس کاک سەرکەوتمان لەگەڵەیە لە خەزای بەدەڕەش هاوڕێ هەمیشەیی بەرنامەکانمان کاک سەرکەوت سڵاو ڕێز بۆ تۆ سلااوڕێز بۆ تۆ هەموو کارمەندانی تەلەڤیزیۆنی گەڕیان میدیا چۆنی بران باش ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەم کاک سەرکەوتجیان هیوادارم لە ڕێگەی سکرینەوە جابەجارێک کاکە ڕێباز هەندێک لە دیمەنەکانی مامەهادی پیشان ئەوانە کەسانە بە کە بۆی بیرە نەچێتەوە بزانە چێن مامەهادی کە باسیەکەین کاکە سەرکەوتجیان بەڵێ برام هونەرمەندی کۆمیدی کاکە هادی ناساب عریف حەبەتاڵ لەم جێگای منە ئەو خاوەنی ئەم بەرنامەیە بۆ بەڕاستی ئەمە ڕەمانەیە یادی بکەینەوە لە چ بەروارێکا کۆچی دوایی کردووە ئەوە پرسیاری بەرنامەکەمانە مامەهادیجان لە چ ساڵێکا چ بەروارێکا کۆچی دوایی کردووە وڵی پێما بیت ئەم ساڵەکە بی عەمری خوای کرد هەلە نەبووم ئەم ساڵ بوو بەڵە قوربان بەهاری ئەم ساڵ بەڵێ لە بەهاری ئەم ساڵ ساڵی 2023 کۆچی دوایی کردووە بەس ماوەتەوە تاریخەکە گە بزانیت بۆی ناو بچێتە تیرروشکەوە واللهی بضربت تاریخەکەی نازان بەس دەزانم لە ئەم ساڵەکە بوو عەمری خوای کرد کاتەکەیشی شەو بوو عەمری خوای کرد من ئاسانکاریت بۆکەم لە بەرەوەی هاوڕێ هەمیشەیی بەرنامەکانمانی لە 29 چوار یا لە 30 چوار یا لە 30 چوار کامیان بوو واللهی من دەڵێم 34 و یارمەتی تۆی بەڕێز دەستت خۆش بێ هیوادارم بەخت یاوەرە بێ کاکە سەرکەوت وڵای ماوە سەویدارم یارمەتی بدەن کە هەلەیە وڵای عام هەموو عام نووسیانە 34 چونکە نابینامەوە بەخوای و بەردەوام گێویسیەوەی بەڕێزین تۆ خۆشەویستی برای ئەزیزمان کاک سەرکەوتجان وەڵا عام هەموو کۆمنتەکانە بینم هەموو 34 یان نووسیوە هیوادارم وەڵامەکەی تۆش بەخوای هیچم نەبینەوە مەلەخۆمەوە تەم دێ لە باسی و چار دەست خۆش بێ دەست خۆش بێ من خۆش مەیڵم ئێمە مەبەستمان تەنها دەمەتەقەی لەگەڵێەوە براکەم ئەچینە لای دیمەنێک لە دیمەنەکانی مامەهادیجان ناساو بە عەریف حەمەتاڵ و بەرنامەکەمان بەردەوامە دانی چۆنە بەڕاستی ئەوە بە جەماعی ناکرێ من دوای جەنابی کاک ئیسماعیلم لەگەڵا لە ئەمریکا بەڕاستی من ئێمە ئەتوانین چۆنی هەر کەسە و لای خۆیەوە مەسەلا کاک محەممەد بەشدار تۆ لای خۆتەوە کاتێ تەنکەی کچم یەتە ماڵەکە وە بزانە تەنکە کچی تۆیە با تۆ لای خۆتەوە وا بکە یەکێکیکە چاو لە تۆکە یەکێکیکە چاو لەوەکە وردە وردە ئەمین و ئومانی ئەگەڕێتەوە ناوبان کاک عەریف حەمەتاڵ باوەڕکە من کە برادەرم هەبووە چەند ساڵ باوەڕکە گومانی ئەو شتانەمان نەبووە نیەتی ئەو شتانەمان هەر نەبووە کاک محەممەد هەر لە خەیاڵمانە نەبوو لە خەیاڵمانە باوەڕەکەی زمانی ئەو خەڵکە لە سەتا ئێتە تێکەڵاو بوو لەگەڵ خەڵکی غەریب و ئەملاولا ئەمە نیوەی دابوونەریتەکەی برد بانەوەی بتەوە و گەورەیە بەڵام ژێرەوەی باریکە کاک محەممەد جوان نەزانی چۆنە هەر شتێک کە زۆر بوو کوور دەڵێ بۆرە بێ بۆ زۆر ڕاست ئینجا لە پارەیە پارە کە زۆر بوو ئیتر لە جیاتمەد پارە پێ و بێ مەسەلا ئەڵین خۆش ڕێی بەشتی خۆش خواردنی خۆش جنی جوانەوە بەڵام کە زۆر بوو بۆرە بێت ئێمە چی بکەین دوو خاڵ هەیە دیکەین دوو خاڵ بەڵە خۆشەویستانم ڕۆحی شاد بێ مامەهادیجان هەمیشە ئەم دەمەتەقەیە کرد لەم جێگای منەدا ئەنیش ئەم بەرنامەیە تەنها مەبەستمان ئێمەش دەمەتەقەیە لەگەڵێەوە بۆی کە بتوانین دوو قسە بکەین گفتوگۆ بکەین ببن بە هاوڕێمان لە زاخۆ بۆ دووەک و بۆ ئەولێر و بۆ بەردەڕەش و بۆ شێخان و بۆ هەموو ناوچەکان بۆ سلێمانی و چوارتا و گەرمیان و هەورامان بەڵە خات و شەیدامان لەگەڵە لە هەولێرەوە خات و شەیدا سڵاو ڕێز بۆ تۆ سڵاو خۆشی من خات و شەیدا هاوڕێی هەمیشەی بەرنامەکانمان سڵاو بۆ تۆ زۆر سپاسانەکەم دەست خۆشی بەرنامەکەتان لێ دەکەم خوشکەکەم وەڵامەکە لای تۆ چییە؟ بەڵێ 34 2023 زۆر خۆشحاڵ بم خوشکەکەم سواز بۆ بەشداریەکەت بەڵێ خۆشەویستان بەرنامەی خەڵات و دیاری ماوەیەکە لە گەڕێمیدیا پێشکەشەکرێ وەکو باسم کە درێژکەرەوەی بەرنامەکەی مامەهادیجانە بۆیە هەروێنەکەشیمان لە جێگاکەی خۆی داناوە لەگەڵ یادگاریە بە نرخەکانی ئەم بەرنامەیە زیاتر مەبەستمان گفتوگۆی لەگەڵێەوە ڕۆژانی شەمە و دووشەمە و چوارشەمە کاتژمێر سێ پێشکەشەکەرە بەس ڕەنگە بۆ لەمە بەبنەی کە گۆڕانی وەرزەوە بیکەینە کاتژمێر دوو پێشکەشەکرێ ڕاستەخۆ لە گەڕێمیدیا بەڵێ دایکی کوردستانمان لەگەڵایە سڵاو ڕێز بە تۆ دایکی کوردستان دەستخۆشیتان لە دەکەم نیوە سەرکەوتنتان بۆ دەخوازم
سپاس خوشکەکەم لەکوێوە پەیوەندیەکەی دایکی کوردستان لە ئاکرێ زۆر خۆشحاڵم دایکی کوردستان زۆر زۆر مەمنون من خۆشحاڵترم سڵاو بۆ تۆ بۆ هەموو خەڵکی ئاکرێ خۆشەویست مەمنون سەڵاوی خوا لە توشبی لە هەموو ماڵێک هەموو سەلاویان بۆت هەیە زۆر ڕێز و خۆشەویستیمانەیە بۆ کەس و کار و بۆ خانەوادە ئێوە خوشکەکەم مەمنون وەڵامی پرسیارەکە لای بەڕێستان چییە خوشی من باسی چار زۆر خۆشحاڵ بن کە گوێویستی بەڕێستان بووین و سوپاس سەر چاوم بەڵێ خۆشەویستان بەرنامەی خەڵات و دیاریوەکو باسم کرد هەفتانە سێ ڕۆژ ڕاستەوخۆ پێشکەشەکرێ بە سپۆنسەریم بەرنامەیە کۆمپانیای هایپەرکلینگ گروپە بۆ خزمەتگوزاری پاکردنەوە لە شاری سلێمانی و لە شاری هەولێر ئەم کۆمپانیایە هێت لەناو ماڵەکانتانە تاقمی قەنەفە و کومبار و مافور و فەرش و ڕاخەر و ژووری نووسن دۆشەکی ناو ژووری نووسن ئەمانە هەمووی بە ئامێری لیزەر ئامێرەکانیان هەر هەمووی ئەڵمانیە یعنی وەکو جاران نییە فەرشەکە ببەنە دەرەوە یا تاقم قەنەفە بیبێ لە دەرەوە بیشوی ئەوانیان لە ناو ماڵەکە خۆیان لە جێگاکەی خۆی هەیە لە ناو ژووری میوانەکە بەبی ئەوەی بیجوڵێنی دەستکاری بکەی بە ئامێری زۆر پێشکەوت و ئەیشۆن و تاقیمیەکەن وەوشکە بێتەوە بە ئامێری لیزەر لە ماوەی هەمووی کەمتر لە کاتژمێرەکە ئەم ئامێرانە هەمووی ئەڵمانیە ئەو کۆمپانیاکەش بە تەکنۆلۆژیای ئەڵمانی و بە شارەزایی و ئەزمموی ئەڵمانیاوە لێرە ئیشەکان ئەم کۆمپانیایە سپۆنسەری بەرنمەکەمانە و ئەمڕۆ بۆ خەڵاتی فیناڵی بەرنامە ئامێرێکی مۆبایلی زیرەک پێشکەشەکان دیاری بەرنامەی ئەمڕۆ بەڵە خۆشەویستان چاوەڕی پەیوەندیەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویستم و خاتوشانازمان لەگەڵای لە هەولێرەوە خاتوشاناز هاوڕێی هەمیشەیی بەرنمەکانمان خاتوشاناز سڵاو ڕێز بۆ تۆ سلام علیکم سەرچاوم شانازخان سڵاو بۆ تۆ سپاس دەکەم دەستخۆشتانی دەکەم سەرکەوتو بن ئینشاءالله زۆر سپاس خوشی ئازیزم وەڵامەکە لای بەڕێستان چییە؟ بەڕێزی با بۆ وەڵام پرسیارەکە 4/2023 بێ زۆر سواز بۆ تۆ سواز بۆ پەیوەندیەکەت خوشی ئازیزم سپاس بۆ توش کاتێک زریان ئاژی هەموو شتێکی بۆ دابڕ ئامادە کردین ئاوەکانێکریا دۆ یاران و تورکیا شکر هەموو لە حەرەوتا بەریانداوە کورە ئەو خوامانە ئینشەڵڵا خاڵە مەحەمەد هەر شێویستی خۆی گەورەی لەسەر بێ بە هیچ کەسێ ڕەت ناکرێتەوە ئەمە یەک ئینشەڵڵا ئەوەی خراوێ لەگەڵمانە ئەوە خۆی بە حەسەبێکە پێرسی بە ئێمە ناکە هیچ خۆرکێک نەدەی نەوەڵا نەخێر قوربان ئەزانی چییە خۆی گەورە حەقی بزنی بێشاخ بەسەر شاغارەوە نایەڵێ کورە خۆی گەورە سەی لەگەڵ حەزەجی ئیبراهیمە کرێ لە مەکای وتیە بەشی کافرەکانی شەدەم تا ڕۆژی قیامەتیە بەخوا وەک سەی خواگیانە خوا بەڕەحمە ڕفی کافری شەدا بسڵانی ئەی چۆ غەدی لێ ناکە بەڵێ هەروایە خاڵە محەمەد گیان اینجا غەدریش بەسەر هیچ کەسێکەوە هەج لەحزەیە بێ خۆی گەورە نایەڵێ غەدر بەسەر بەندەکانیەوە بڕوە یعنی تۆڵەمان نەکاتەوە حەقمانە سەریە ئەوەنە بەسەر ئینشەڵڵا باشەڵا بارێ بە دڵی تۆ جوان ئاو هەموو شتێ پڕ بووە ئەوە سیروانەوەی خەریکە تێ و دەورە هێنیگەیەن ئەجا خوایە لێی بەزیا بێ گەورەترین سەروەت ئەو ئاوەیە خاڵە محەمەد ئەرە وەڵڵا ئاڵمەیە دیرومان لێ بەخوا برادە گوێژی بۆ ناگرێت خاڵە حەمەتاڵ خاڵە محەمەد کە ئاو نەبوو ژیان ئەوەستەیە لەوەدە باشە با کاتان نێرە ڕێز و سەڵام هەیە بۆ ئەوەی کە گوێی بەدەنگمانەوێ یەک جیاوازی یەک هەر هەمووتان کارمەدان بە جیاوازی گشتیان حواڵتان لەبرسینی بە کوڵان کاتێکی خۆش بە قوربانی سەرسەرم خاڵە محەمەد گیان ڕۆحەکەمی خۆحافیز بێ ئەخوا بەڵە خۆشەویستانم ئەمە ئامانجی بەرنمەکەی مامە هادیجان بوو لەگەڵ باوکە بەتەمەنەکانە لەگەڵ دایکە بەتەمەنە مەهرەبانەکانە لەگەڵ خوشکانە لەگەڵ گەنجانە هەمیشە ئەوە دەمەتەقیە کرد و ئێمان بەرنامەیمان کە هەوڵدا بەردەوام بین بۆی ئەگە بتوانین بەڕێبازەکەی ئەوە بڕینەوە یا بتوانین لەسەر ڕێچکەی ئەو دڵی ئەوە خۆشکەن پەیوەندێکمان لەگەڵ یەکێک لە هاوڕێ هەمیشەیەکانی بەرنمەکانی گەڕای میدیا و بەرنمەکەی مامە هادیجان دایکی محەممەد سڵاو ڕێز بۆ تۆ دایکی محەممەد عەلەیکوم ئەسسەلام دایکی محەممەد گیان سەر هەردوو چاوم بەڕاستیە چی بکەین باسی کاک محەممەد پێناسە ناکرێنە کەسێکی ئازیز و کەسێکی سادە بوو کەسێکی خۆنەویست بوو کەسێکی زۆر باش بوو بەرامبەری هەموو کەسێ دائیمەی وێمە ڕووکەرم بە پشکەن ماڵی دنیا و ڕووکەرە دەمەتەکە ڕاستە بەرام بەداخەوە ئەو کەس عەزیزەمان لەدەر چوو
خی گەوری بخات لە شفاعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خواری خۆش بێ ئاخوا ڕۆحی شاد بێ بەڕاستی دەستەی دەکەین دڵمان پڕ غەمە و پڕ گریانە نازانین دەسڵاتی کاری خوانی وەقەدەرە ئێوەش تەمەند درێژ یاخوا ئێوەش تەمەند درێژ بن ڕۆحی شاد بێت ئێمە بەڕاستی من بۆی ئەمڕۆ ئەومان کرد بە پرسیاری بەرنامە ئێمە نامەنێ لە یادی بکەین تا لە جێگاکەی و دانیشتوین بە هەمان شێوە ئەمانەیە ئێوە بدوێنین وەکو جاری جاران گوێ لە ئێوە بگرین چی لە دڵتانایە لە بەرنامەکەی ئێمە هەڵی ڕێژن ئێمە کە سوکاریەوەین و ئێمە ژەمانەیە گەڕامیدیا ئەو ڕایڵەیە بمێنە لە نێوانی ئێمە و ئێوەی خۆشەویستە یا ڕەبی خۆ حەفیزەوفالی خۆش بێ ئاخوا ئێمە داواکاری ئەو جێگایە چۆڵ نەبێ و ئەو بەرنامە دایمە بەردەوام بێ بەڕاستی ڕە پەیوەدی پێوە بکەین هەروەمان نەزانی کاک محەممەد جینووە و نەمردووە لە جێگەی خۆیان ماوە سپاس دەکەم دایکی محەممەد جان ئێمە چاوەڕی وەڵامەکەی لە بەڕێزی شتەکەین ئەگەر وەڵامەکەمان پێ بڵێ بۆ هیواین کە بەخەرەکانی سەر بوو کاکە جەزایە پرسیارەکەمان لەسەر مامەهادیجان ئەڵێن لە چ بەروارێکا کۆچی دوای کردو ئاسانکاریشمان کرد ئەڵێن لە بەهاری ئەم ساڵا بوو بەس چ ڕۆژێکا بووە من وەبزانم چواری 2023 بوو مانگی چواریش بوو تەواو بەڵام چوار بوو یاتی چوار بوو وەڵایی ئەوەیە نەگەر من بیڵم لە اختیارەکان 29 4 34 31 4 34 دەست و چاو خۆش بێ زۆر زۆر سواس دەکەین خۆشحاڵ بین کە پەیوەندی جەزاگیان یاخوا بەردەوام بی لەسەر ئەو ڕێبازی کاک محەممەد زۆر سواس دایکی محەممەد جان کاک لوقمانمان لەگەڵە لە خەزای بەردەڕەشەوە کاک لوقمانی شاوڕێ هەمیشەیی بەرنامەکانمانە کاکە لوقمان سڵاو ڕێز بۆ تۆ سڵاو ڕێز بەترش کاکە لای شێخان کاکۆ سلێمانی پایتەختی ڕەوشەمێری بۆ یەک بە یەک کارمەندانی گەڕیان میدیا سڵاو ڕێز ئێمەش لێرەوە تاک و بەردەڕەش بۆ تۆ بەڕێز و خۆشەویست و هەموو کەسوکاری ئازیزی بەڕێزی تۆ کاکە لوقمان کاک لوقمان جان گوێبیستی پرسیاری بەرنامەکەمان بوویت هالۆ کاک لوقمان جان ئێستا دەنگێتەوە وەڵامی پرسیارەکەی ئێمە زانیت کاکە لوقمان ئەمڕۆ بەڵێ کاکە جەزاسی 4 2023 باشە زۆر سپاس دەکەم و سپاس بۆ پەیوەندیەکە و کاکە لوقمان جان زۆر سپاس دوبارە کاتێکی خۆش کاتێکی خۆش بە تۆ خاتو شەیمامان لەگەڵای لە زاخۆوە خاتو شەیماجان لێرەوە تا زاخۆ سڵاو ڕێزی ئێمە بۆ بەڕێستان سڵاو بەز بۆ دەلتاژی من مەبەساچانی باشێ سەر چاوە سەرسەری من خوشی عزیزی من شتا ڕازی بێتن سڵاو بێت منش بۆ هەمی کۆدر و کارمەندێن گەڕیان میدیە زۆر سپاس خوشکەکەم خۆشحاڵ بین کە ئەم ڕۆژپەیوەندی کرد بە بەرنامەکەمانەوە سپاس بۆ تۆ شتا ڕازی بێتم مستایکی بەڕێزی بەلێ ئەجدی وەڵەما پرسیارە دەبێژن 34 223 زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت هیوادارم بەشکە دەتوانێت بە کورتی بەڵام خۆگەین باوەڕت هەبێ پەیوەندی تری داخل کردووە دوای ئەم پەیوەندیە زۆر داوای لێبوردنەکەم ها یعنی پەیوەندی خوقات ئەنەکەم پشت ئەگەر خۆی بتوانێت پەیوەندی بکات پەیوەندی تر لەسەر خەتەن کاک عیمادی ئاڵتونچیمان لەگەڵای دوای بەڕێستان لە کەرکووکەوە خوشی من سپاس دەکەم بەڵێ برای بەڕێز و خۆشەویستم کاک عیماد ئاڵتونچی لە کەرکووکەوە هاوڕێ هەمیشەییمان برای عەزیز و خۆشەویستمان سڵاو ڕێز بە تۆ کاک عیماد جان سپاس بۆ کاک عیماد جان زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ گوێبیستی دەنگی بەڕێزە بووم زۆر سپاس دەکەم چاوت ماچەکەم سڵاو ڕێز لە خۆشەویستی بۆ هاوکارە خۆشەویستەکان بۆ برای بەڕێز بۆ کاگەدیت خۆشەویست سڵاو ڕێزی ئەمەی کارمەندان و کاگەدرسیش بۆ تۆی بەڕێز ئەو پێویتم ئەگەر بەرنامەت کرد سڵای منی پێ بگەێنە کاکەی دروستی بێدارانی شەو زۆر ڕێزی تایبەتێ بۆ تۆ زۆر سپاس کاکە عیمادجان بۆ وەڵامی پرسیارەکەمان ئەم هونەرمەندە خۆ دەزانی لە جێگاکەی منە ئەو خاوەنیان بەرنمەیە بوو من ویستمەوە بەرنامێ 34 لای تۆ زۆر زۆر سپاس کە پەیوەندی کرد بە بەرنامەکەمانەوە کاک عیمادجان خۆشحاڵ بووم کاتێکی خۆش بۆ تۆ بەڵێ سواز بۆ کۆمێتە جوانەکانتان سواز بۆ ئەز خۆشەویستانی کە ڕۆژە لە ڕۆژان لێرە لەم جێگای منە ئەم بەرنمەیان پێشکەش کردووە خاتوبان عیرفان چەکراوانە سڵاوی نردووە ئەوش بەرنامەی لێرە خەڵات و دیاری پێشکەشەکرد سپاس و ڕێزی بێ ئەندازەم هەیە بۆی سواز بۆ کۆمێتە جوانەکانی
کاک عیسامان لەگەڵایە کاکە ئیساژیان ئێوارە بە سڵاو بۆ تۆ السلام عليكم سەرچاوم کاکە ئیساژیان خۆشحاڵم شاوی مامۆستا وەچی سەرچاوم سەرسەری من کاکە ئیساژیان خاڵی سەرڕۆژێوی تا ساڵی سلامات ئینشەڵا کاک ئیساژیان لە چێوە پەیوەندیەکەی براکەین لە قەزای شێخان مامۆستا زۆر خۆشحاڵم کاکە ئیساژیان ڕێزی سپاس بدە بەلێ بلا وەڵامی پشکارەکەی 2023 زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت هیوادارم بەخت لە یاوەری بەڕێزی مامۆستا سەرچاواتی سەرچاوات خۆشەویستان ئێمە وەکو یەک خێزان هەمووتان کە سوکاری ئەمان ئێمە بە یەک چاوسێری هەموو یەکەین هیوادارین کە دواتر تیرروفشکەکە ئەنجام درا بە هەچ کەسێک ئەو خەڵاتە دەربچێت ئێمە تەنها مەبەستمانەوە کە ئێوەمان هەبن ئێوە کە سوکاری ئەمان ئێوە خۆشەویستانی گەڕامیدان خاتو نازدارمان لەگەڵایە خاتو نازدار سڵاو ڕێز بە تۆ سلااوێز بۆ تۆ بران دەست خۆشە بە ناجانت لە دەکەن سەرکەتی وڵە سەرچاوم خوشکم خاتو نازارجان لە چۆ نازانین خان لە چۆ پەیوەندیەکە ئاکرێ لە ئاکرێ تەواو هاوڕێ هەمیشەیی بەرنامەکانمان خوشی ئازیزم نازانین خاتو نازانین سڵاو ڕێز خوشکەکەم وەڵامەکە لای بەڕێستان چییە بۆی کە ناو بخینە تیرروفشکەوە بەڵێ باسی 4 2023 بێ زۆر سپاس خوشکەکەی من سپاس بۆ تەوە خوشکم دەتوانێت بەشدار بێ بەخوا باوەڕکە بێ خۆی پەیوەندی بکاشکە پەیوەندی تری زۆر ڕاگەت لەسەر خات زۆر داوای لێ بنە باوکی دلینمان لەگەڵایە باوکی دلین سڵاو ڕێز بۆ تۆ سڵاو بۆ تۆ جانی کە دەفەرمان دەتوانیت جێریان نەدێت نەروی سەری بەڕێستە ئینشەڵا باوشی دلین گیان لە چۆ پەیوەندیەکەی ڕۆحەکەم وەڵاهی من لە ناحیەک لە بزێمە لەسەر قەزای ئەومەی دیوان زۆر خۆشحاڵم سڵاو ڕێزمەیە بۆ ئەو دەبەرە بۆ کە سوکار و بۆ هاوڕێ و برایەن و خزم و کە سوکاری تۆی ئازیز و خۆشەویست بەڕێزی مامۆستامەدیڕێی سڵاو هەموو دەکەن باوکی دلینجا بۆی ناو چێتە تیرروفشکەوە وەڵامەکە لای بەڕێستان چییە؟ زۆر سواز بۆ پەیوەندیەکە و باوکی دلینجا کەس بەخوا بێ خۆی پەیوەندی بکاتکە پەیوەندی زۆر هەیە لەو دی و داوای لێبوردنەکە پەیوەندی دووەمی داخڵ کردووەی دوای بەڕێزت باش سواز دەکەم بمان بەخشە خاتو کەنار لە سلێمانیەوە سڵاو ڕێز بۆ تۆ خاتو کەنار کەنارخان سڵاو بۆ تۆ سڵاو ئەم کاتۆ باش سەرچاوم خاتو کەنارجان سڵاو ڕێز بۆ تۆ زۆر سپاس خۆشم بەنامەجانەوە لێکم زۆر سپاس خوشی من کەنارخان ئەگەر حەز بکەی ناو بچێتە تیرروفشکەوە وەڵامەکە لای بەڕێستان چییە بۆ ئەو پرسیارە ئێمڕۆمان باسی 4 سپاس کەنارخان هیوادارم بەخە دیاوەرە بێ خۆشحاڵ بووین داچی ڕابەرمان لەگەڵایە داچی ڕابەر سڵاو ڕێز بۆ تۆم کاتۆ باش باسم کاتێکتان باش بێ لە خۆش ئینشاءڵڵا داچی ڕابەرجان لە هەولێرە پەیوەندیەکەی بەڵێ خۆشحاڵ بووم خوشی من خۆشحاڵ بووم ئەمڕۆژ توانی پەیوەندەکە وەرگریت باس مەمنون دەشوەوەش باسی 4 2023 بێت زۆر باشە دەست خۆش زۆر خۆشحاڵ بووین کاتێک خۆش مەمنون بەڵە خۆشەویستانم کاکە ڕێباز ڕەنگە مەشەدێکی بووە ناوبڕێکی بۆ ئامادە کردبین بەرنامەکەمان بەردەوامە ئەم دنیادا دووشت لە ژیاندا جێگیرە یەکەم قیبلە دوو هەم دڵی دایکت ئەوانی تر هەرگیز گرێویان لەسەر مەکە هەر کاکاشم حەسەن ئەڵێ ئەی مرۆڤ هەرگیز شانازی بە جوانی ڕوخسارتەوە مەکە چونکە خۆت دروستت نەکردووە بەڵکو شانازی بە ڕەوشت بکە چونکە خۆت دروستی ئەەکەیت ئەیکە جوانە ژیان لە حەسەن ئەی ژیان لە حەسەن ئەی ژیان لە حەسەن بەڵێ پەیوەندێکمان لەگەڵە ئیناس لە هەولێرەوە سڵاو ڕێز بۆ تۆ ئەلو سەلام عەلەیکوم سەرچاوم خوشکە ئیناس سڵاو بۆ تۆ ئیلافتان لەگەڵە زۆر باش ئیلاف بەڵێ ئەس خۆشی بەرنامەکەم بەردەوام بن ئینشاءڵڵا زۆر سپاس خوشکەکەم یەکەم جارە پەیوەندی بکەی بە بەرنامەکانمانەوە بەڵێ
هیوادارم بی بە هاوڕێ هەمیشەی بەرنامەکانمان و خۆشحاڵ بووین. ئینشاءالله. وەڵامەکە لای بەڕێستان چییە خوشی من؟ 3/4/2023. زۆر سواز بۆ پەیوەندیەکەت، کاتێکی خۆش بۆ تۆ. بەڵێ یەکێک لە هاوڕێی هەمیشەی بەرنامەکانمان دایکی ڕێیانمان لەگەڵایە. دایکی ڕێیان سڵاو ڕێز بۆ تۆ، ئەم کاتە باش. ئەلۆ ئەم ئێوارەتان باش، تۆشۆن باشن. ئێوارەوەش دایکی ڕێیان جان بەڕاستی ئەم ئێوارەیە یادی مامە هادیجانەکەینەوە. من باسیەم بەرنامەیەم کرد. ئەم بەرنامەوێتم بەرنامەی ئەو بۆ ئێستا من لە جێگاکەی و دانیشتوم پێشکەشەکەم و ئەوەشم کردو بە پرسیار کە لە چ بەروارێکا کۆچی دوای کردووە، تەنها مەبەستمەوە بوو یادی بکەینەوە. دایکی ڕێیانجام بە سیفەتێک کە تۆ هاوڕێی هەمیشەیی بەرنامەکانی بەروارەکە 24 بوو، بەستی 4 بەخاگنێستا. ڕاستە تۆ لەبەرەوەی هاوڕێی هەمیشەیی بەرنامەکانی مامە هادیجان بوو ئەو ڕێزی تایبەت هێبوو بۆ تۆی ئازیز و هەموو دایکەکان لەبەرەوە ئەوە ناوی تۆش ئەخێنە تیرروپشکەوە داچی ڕێیانجان زۆر خۆشحاڵ بووین. سواز بۆ تۆ، کاتێکی خۆش بۆ تۆ. بەڵێ یەکێک لە هاوڕێ خۆشەویستەکانی مامە هادیجان و گەڕیان میدیا ستافی گەڕیان ڕێزی تایبەتمان هەیە بۆی ئەویش خاتو لێوان کۆییە. خاتو لێوان جان سڵاو ڕێز بە تۆم کاتەوە باش. لێوان خان خوشکە لێوان باش. سڵاو بۆ تۆ خوشی ئازیزم خاتو لێوان. سپاس دەکەم کاکە زۆرجان خۆشەویستم بۆ تۆ کاکە ڕێبازگان هیوای تەندروستی تەنەبریجیتان بۆ دەخوازم. زۆر سپاس خاتو لێوان جان. هەموو کات کاکە هادیجان پێوەتی کچەکەم لێوان خان لەگەڵمای هەموو جارە ئامانەتی بە کاکە ڕێباز زۆر خوا کە خوشکە لێوان پەیوەندی کرد داخلی بەرنامەی بکەین. من ئەمڕۆ لەبەروی بەرنامەی فیناڵە کە ئامێرێکی کارەبایی مۆبایلێک دەرەچێت ئەمڕۆ دیاری کۆمپانیای هایپەرکلینگ گروپە حەزم کرد پرسیارەکە تەنها مەبەستم یادکردنەوەی مامە هادیجان بوو لەبەرەوەی بەرنامەی ئەو بۆ ملێرەیە پێشکەشەکەم ئێستا پرسیارمانەوە کردووە لە چ بەروارێکا کۆچی دوای کردووە. ئەگەر هیچت هەیە بۆ مامە هادیجان بۆ بەرنامەکە ئەتوانی قسەکانی خۆت بکەی دواتر وەڵامەکەمان پێ بڵێ. بەڕاستی دەتوانم بڵێ ناسنی مامە هادی و دووری مامە هادی بۆ من کەسایەتێکی زۆر زۆر جوان بوو. لە دەزانی مامە هادی کەلێنێک و کوستێکی زۆر زۆر لە بڕێ من دروست کرد. قەت باوەڕی ئەو نەدەکرد ڕۆژێک لە ڕۆژان مەرجێ ببیستم، بەڵام ئیتر قەدەری خوا کە هەر شتێک بەسەر مرۆڤەکان دێنێ دەبێت شکر و یعنی سپاس گوزاری خوددا بکەین. بەڕاستی دەتوانم بڵێم لە دەستانی مامە هادی یەکجار دڵتەنگ و ناڕەحەتی کردم. ئازارم ئیشەڵا ڕەحی مامە هادی شاد بێ. ئەوەندە یعنی مرۆڤێکی جوانی سادە بوو. دەتوانم بڵێم زۆر لەو فێر بووم. بەڕاستی لە دەستانی ئەویش وەکو کەلێنێک و کۆرسێکی جانگەوی لە بڵێ من دروست کرد. هەرچەندە وەستی مامە هادی بکەم بە من بەڕاستی ناکرێ. خوازانم ڕەحی ئەو شاد بێ هەمان درێژی بۆ تەنکە و باری و بەهاری گڵ دەخوازم. خوازارم ئەوان هەمیشە تەندروست و دڵخۆش و لە جیانێکی خۆش ببین هێکا کە دەزاکە. زۆر سپاس خاتو لێوان جان. بەڕاستی ئەمە چرایەکمان داناوە، یعنی چراکانی مامە هادی بە ناوی تەنکە، چرایەکی تر بە ناوی باری، ئەوەش وێنەکەیەتی، ئەمەش یادگاریە بە نرخەکانێتی، ئەوە عینەکەیەتی، ئەمە جامەکەیەتی کە هەموو کات باسی سادەی ژیانیە کرد. خۆ دەزانی ئێمە ئەمڕۆ بۆیە حەزمان کرد یادی بکەینەوە لەبەرەوەی ئەم بەرنامەی گفتوگۆیە کە لەگەڵ ئێوە هێستا بەردەوامە هەمان بەرنامەکەی ئەوە، بەڵام بە شێوازێکی تر تەنها مەبەستمان هەبووە ئەم دایک و ئەم خوشکە بەڕێزانە و ئەم باوکۆ بە تەمەنەکان ئەو کەسە خۆشەویستانە گەنجان خوشکان برایان لە بەرنامەکەیە بمێنن لەگەڵمانە. وەڵامەکە لای تۆ چییە خوشکەکەی من؟ بەڕاستی خوازارم قەدە و تاریخە نەبیستم، بەڵام ئەوە ڕوویدا دەتوانم بڵێم ناخۆشترین ڕۆژ بوو لە ژیانم. 24/2023 بەڕاستی بەهاریشم خۆش ناوێ، چونکە بەڕاستی لە وەرزە دەتوانم بڵێم ڕەحی مامە هادی لێستاندین کاکە دەزانێت. سپاس بۆ تۆ یاخوا تۆ تەمەندرێژبی لەگەڵ ئازیزانی تۆیە. سپاس بۆ پەیوەندیەکەت، کاتێکی خۆشمان. دووبارە تەندروستی و تەمەندرێژی بۆ دەخوازم. ئێوارەتان خۆش بێ کاکە دەزانێت. سپاس. بەڵێ پەیوەندیەکمان لەگەڵای لە بادینانەوە. سڵاو ڕێز بە تۆ. خاتو شەیدامان لەگەڵایە. خاتو شەیدا سڵاو ڕێز بۆ تۆ. سلام علیکم. سەرچاوم شەیدا لەکوێی بادینانەوە پەیوەندیەکەی؟
دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم. زۆر سپاس لە باتی سپاس بۆ تۆ بە قوربان لە چۆ پەیوەندیەکەی؟ بادینان. زۆر باشە زۆر خۆشحاڵ بووم. سپاس. پەیوەندی بۆ وەڵامی پرسیارەکەمان کەسەکەم پێمان بڵێیت. زۆر باشە دەستت خۆش بێ خۆشحاڵ بووین کە گوێبیستی لەنی بەڕێزە بێ. سپاس بۆ تۆ سپاس بۆ پەیوەندیەکەت. خاتو نازانیمان لەگەڵایە هاوڕێی هەمیشەیی بەرنامەکانمان خاتو نازەجان سڵاو ڕێز بۆ تۆ. سڵاو لە تۆ کاکە جەزای بەڕێز سڵاو لە تۆ لە کاکە ڕێباز و هەموو کارمەندە بەڕێزەکانی ئەم ڕادیۆ جوانەیە ڕەبی تەمەند درێژ بن. زۆر سپاس نازەخانجیان سڵاو ڕێز بۆ تۆ. بەڕاستی من ئەمڕۆ ئامانجی من تەنها ئەوە بوو لەم بەرنامە فیناڵەیە کە بەرنمەیەکی زۆر تایبەتە یادی ئەو کەسە بکەمەوە کە خۆی خاوەنیان بەرنمەیە بووە ئەومان کردەوە پرسیار مامە هادیجان دەستەکانت خۆش بێ کاکە ڕێبا کاکە جەزا بۆ وەفایی کە ئێوە هەتانە بەڕاستی یعنی ئێمەش دڵمان پڕ بووە بۆیە من ئەمڕۆ هەچەند تەندروستیشم زۆر باش نەبوو بەڵام هەر حەزم کرد پەیوەندی بکەم وەک ڕێزێکە بۆ مامە هادی خوای گەورە لێی خۆش بێ ئینشاءالله تەمەنی ئێوەش درێژکا پڕ خێر و بەرەکەت کاکە جەزای بەڕێز بەڕاست ببوورە تۆزە ببوورە کاک جەزادەن دەکەی تۆزە تێکس و زۆر ناخۆش بڵێ ئێ دەستان خۆش بێ کاک ڕێبازی بەڕێز نەخوا هەمیشە تەمەند درێژ بن دوور بن لە بەڵا ئینشاءالله ڕێزم هەیە بۆ هەموو هاوڕێ گوڵەکانم کە جوانم بەرنامەیە کاک زەزاجیان دەستت خۆشە بەڕاستی ینی ئەمڕۆ نییە وەک یەکەم ڕۆژ وا بوو لای من بەڕاستی ینی دڵمان پڕ بوو کە گوێمان لەوتە جوانەکان هیوادارم ئەوتە جوانانەی بمێنێ ینی ناو بە ناو گوێمانە دەنگی کاکە هادی ڕەحمەتی بێ ئینشاءالله. لە ڕاستیە نازەخان لێت ناشارمەوە ئێمە هەموو وتە بە نرخەکانی ئەبڕین و لە تەلەڤیزۆنەکەمان هەمیشە بەتەمەین لە ناوبڕەکانە هەموو کات ئەو وتە بە نرخانەی مامە هادی لێبینەوە چکە هەمووی باسیەوەی کرد کە بە خۆشی بژین بە تەبایی یعنی شەرنی ماڵی دنیا هەموو شتێک نییە دنیا بتوانانی بە سادەی لەبەرەوە نرخە لای ئێمە. دەستان خۆش بێ کاکە جەزای بەڕێز و کاکە ڕێبازی بەڕێز هەمیشە تەمەند درێژ بن باسی چوار بێ ئەگەر هەڵەش بێ ئەبێ ئێمە هەمومان ئەو بەروارە بزانین چونکە ناخۆشترین بەروار بە بەڕاستی ینی ئێستاش کە گوێمە دەنگی مامە هادی بووە ینی دڵۆب فرمێسک لە چاوەمە ڕژێ یعنی قە ناتوانم لە یادیکم هەموو شەمە و دوو شەمە و چوارشەمەیەک من مامە هادیم بیرە بەڕاستی یانی هیوای تەمەند درێژی بۆ تۆ خوازم تەندروست باش بێ سپاس دەکەم براکەم دەستی ئێوە خۆش بێ یا ڕەبی ئەگەر ئێمە ئەمانەیە ئەم یادکردنەوەنە بمێنێ بۆی ئەم کەسە ئازانی لە یاد نەکەین بەڕاستی دەستان خۆشە بەڕاستی زۆر جوان هەرچەند تەندروستیم باش بەخوا بەتەما پەیوەندی نەبووم سپاس بۆ هاوڕەکانم کەوتیان پەیوەندی بکە سپاس بۆ تۆش کاکە جەزای بەڕێز سپاس بۆ تۆ خۆشی عەزیزم کاتێکی خۆش بەقوتە دەست خۆش يعني ئەڵێ من لە تەمەنی دوا يعني عەقڵمەوە بەدیاشکا وەم زانی فەرح حەجەومەران ژوڵێ دەدا ئەو لەو تەمەنا سوشی کردو لەو تەمەنە مناڵەیە چۆن فریا کەوتۆ شوشکا و دوو مناڵیشی بێت و جیاژ بێتەوە بەڵێ بەڵێ ئەڵێ ئافرەتێک لەگەڵ مێردەکەی شەڕیان بوو دوای سێ ڕۆژ ئافرەتەکە نامەیەکی بۆ مێردەکەی نار نووسیبووی چۆنی باشی بیستبووی ئاشتی کاتەوە پیاوەکەش جوابی یایەوە وتی باشم خێرە لێمە پرسی چی دەوێ ژنەکەش کە زانی دڵی مێردەکەی باش نەبووە ژنەکە وتی وەڵا هیچم ناوێ بەس دوعام لێ کردبووی وتم بزانم دوعاکەم ئیشی خۆی کردووە بەقوتە دەست خۆش کاکی جان دەستە خۆش بێ ئێمدا وتم با چینە لای هەنگێ وتە و دوای دوو پارچە شعر بەڵە قوربان فەرموو بەڵە خۆشەویستان ئەو قاقایە لە دڵی هەموو کەسێکەوە نایەتێ دەرەوە هەندێکەیە سەرۆتی هەموو دنیا هەیە بەس ناتوانێت بۆ شێوەیە قاقایەکی بۆ شێوەی مامە هادی لێبا چکە ئەو پێیوا بۆ دژیان زۆر لەوە سادەترە کە خەڵک بیری دەکاتەوەنی هێچگار بۆ شێوەیە دنیا بە قوڕ نەگیرەوە هەر بە نمونەیەوەی ئێمە لە گەڕامیدیا شەو ڕۆژ بەبێ موچە بەبێ بوجە بەبێ هیچ داهاتێک ئەمانەیە دڵیەوە خۆشبین تەنها بەبەستمانەیە کە
هاوڵاتیانمان لەم بارودۆخەیە لە ناخۆشەکان وەربین. بەڵێ کۆتا پەیوەندی بەرنامەیەم ڕۆڕگەین هاوڕێی هەمیشەی بەرنمەکانمان خات و زەیتون لە سۆرانەوە. خۆشی ئازیزم خات و زەیتون سڵاو ڕێز بۆ تۆ. ئێوارە باش کارەزای بڕێ سەرچاوم خوشکەکەم سڵاو بۆ تۆ. کارەزاتن جەناب باشن. زۆر سپاس خوشکەکەم یادارم ئێوە باش بن لەگەڵ کەسوکار و ئازیزانتانە. بەڵێ زۆر سپاسەکەم دەستخۆش پێتان سەرکەوتدارم هەر بەردەوام بن. زۆر سپاس خوشی ئازیزم خات و زەیتون گیان وەڵامی پرسیارەکە لای بەڕێستان چییە؟ بەڵێ زۆر سپاسەکەم بەڵێ پرسیارەکەت سوارێ 2023 ئینشاءالله. زۆر سپاس هیوادارم بە خەدیاوەرت بێت. ئینشاءالله ڕۆحی شاد بێ بەڕاستی خەلێنێکی گەورە بوو بۆ هونەر بۆ کوردستان بەڕاستی ئەو کۆلە شێرانە زۆر عیبم مسابن کردی بەڵام کە ناساریەکە لە لای خوای گەورەیە ئینشاءالله ڕۆیان شادە ئینشاءالله خوای گەورە بەبەشتی بەهیان شادەکە ئینشاءالله. زۆر سپاس خوشی ئازیزم ڕۆحی شاد بێ سپاس بۆ پەیوەندیەکانتان. بەڵێ ئازان و خۆشەویستانم زۆر سپاس خۆشەویستانم هاوڕێیانم لە بەشی کۆنتترۆل هێدی ئامادەکاریەکان بۆی کەوا تیرروپشکەکە ئەنجام بین و من لەم کاتەیە ئامادەکاریەکەم بۆ دوای ئەم ناوبڕا بۆی خوێندنەوەی ژیاننامەی مامە هادیجان و تیرروپشکەکە ئەنجامەدەین کێ بە خاوەنی خەڵاتی بەرنامە پێشکەشی بێ لای ئێمە. ئەنجیان ئەنجیان لە بلەی سەعاتەڕ هیوادارم کاک بەرزان ئەگەر جۆی لە بەرنامەکەمانە حتوەن جۆی لێش کە کاک بەرزان کەسێکی ئەکتیڤە هیوادارم مامۆستا خەلیل و ئەوانە ئاگار کاتەوە بۆ ئەوەی پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە هەمومان سوودێک بە یەکتری بگەێنی. بەڵێ عەزیزان کاک بەجی زیرەک ئەڵێ کابرایەک لە دەیەک پاسێکی هەبووە ڕۆژێک ژنانی گوند دەبا بۆ پرسەیەک لە ڕێگاوەرە گەڕێ و هەموو ژنەکانە برن. کابرایەکیش لەو لایەت وڵێت کۆ ئەو شوفێرە ئەڵێن بۆ خێرە خۆ تۆ ژنەکە نەبردووە وتی نەوەڵا ئاخروتم بۆ ژنەکەی منی نەبردووە. ئای باوکە جانم ئابم دەرەجێ ئێمە لە یەکتری وەڕسی و بێزاری. عەزیزان و خۆشەویستان ئەو کۆمەکەی ئەم نەسوورەکە بەردەوامە هیوادارین گەورەی ئینشەڵڵا ڕەحممان پێ بکاو ئەو کەم و کوڕیانە ئەیجیا خۆکارەبە هەر نییە نییە ناوەڵا بۆ گوێ لە گۆرانە جەبا بچینە خزمەتی ئەزیزێک و نازدارێک و خۆشەویستێکی تر کە زۆر ئەزیز و نازدارە لای ئێمە. سڵاوی خوا لە جەنابیشان بێ بەخێر بێنێ خۆ. زۆر سپاس سەلامەت بێ خوا. بگورە پرسیارەکە و تەوەرەکەیشم خۆش نییە خۆ دەزانی ماڵ ژیانمان خۆشە وایە بەڵا بەتەکید بەتایبەت لە من دیگە بوو جەنابەت لەوە دەست پێ بکەم هیچ کاتێ لێ بدرێتەوە لەوەی کە ئەم دنیا بەجێ بێڵێت. ئەیێ گومان هەموو کاتێک ئێمە هەموو ئینسانێک وەختێکی بۆ دانراوە بۆ ژیانی دوای کە ژیانی کۆتایی هاوە بێت جێی بێڵێت و بمرێت. یعنی مردن شتێکی حەتمیە. ئامادەیت بمری؟ یعنی لە ئیستایە؟ ناوەڵا ژیان زۆر خۆشەوێت. بەڵام هەچ کاتێک خوای گەورە کۆتایی بە ژیانم بێنێ ئەوە ئیتر دەسەڵات نییە. بەڵام تا ئەو کاتەی لە ژیانم زۆر خۆشەوێت. یعنی ژیان خۆش. ژیان خۆشە. بەتایبەت بۆ ئێمە کە کاری هونەریەکەین و کاری کۆمیدی ئەەکەین و قسەی خۆش دەکەین و ئیتر لە پاڵ قسەی خۆش نەوسنین و ئەمە ئیتر ئەم بکۆی ئەمانە ژیان خۆشەکە. ژیان خۆشە بەس ئەوەی کە ژیان تاڵەکان مەرگە. خۆی بگومان مەرگ تاوان تاکە شتێکە کۆتایی بە هەموو شتێکە بەڵێ تەواوی
هەموو شتە کۆتاییە وایە ڕۆژێ لە ڕۆژان هیچ مرۆڤێک لەسەرم زەویە نامێت هەموو مرۆڤێکە بێ بمرێ بەڵێ هەروایە وەشتێکی حتمیە لە مردنە ترسی نەخێ چکە من خی گەورە کە دروستی کردو ژیانی شیامەتێ بەشی خۆم و کەیش هەش دقیقە ژیانێکم تەواو بوو هەر بێ بڕۆم چکە ئەوە من بۆیە لی ناترسم لەبەری هەر من نیم هەموو بۆی زەویە جا عەرەبی ژەڵێ حەشر مع الناس عید مادام هەموو سەر زەویە کێشەمان نییە بەڵێ وایە بەڵێ خۆشەویستانم هونەرمەندی بواری دراما و شانۆ و هونەرمەندی کۆمیدی ناودار مامەهادی کاک هادی مەحموود ساڵی 1970 لە گەڕێکی سابوونکەرانی شاری سلێمانی لە خێزانێکی هەژار هاتوۆتە دنیاوە لەو گەڕێکە هەژانەشی نەنیشتە جێبووە و بە هەزار کولە مەرجی و دەردەسەری شان قۆناغێکی خوێندنی بڕیوە دواتر بە کاری کتێبفرۆشیەوە سەرقاڵ بۆ ماوەیەک لە دوای ڕاپەڕینش لێپرساوی بڵاوکردەوەی کوردستانی نوێ بۆ لە ناو شارە کە کوردستانی نوێ گەیانوتە هەموو ئۆرگانەکان هادی مەحموود وەکو خۆی هەمیشە ئاماژەی پێ بە هەژاری زۆر بە هەژاری ژیاوە و جۆشی نەیەوتە ژیانەوەی چاویژی لە ماڵی دنیا نەبووە هەموو کات لە دروشمەکان یاوت کە ڕووبکەنە خەڵک ینی پشت بکەنە ماڵی دنیاەوە نییە ئەو هونەرمەندە ئازوو خۆشەویستە سەد مخابن لە دوای خۆی دوو جگەرگۆشە دوو کچی ئازیزی بەجێشتە بە ناوی تەنکە و باری و لەگەڵ هاوسەرەکەی کە بە ناوی بەهارخان بەڕاستی کارەساتێک گەورە و لە گەڕای میدیا کەوت ئەو ماوەی 3 ساڵ لەم جێگای من بەرنامەی دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵی پێشکەشە کرد بەبێ بەرامبەر بە خۆبەخش بەبێ هیچ پاداشتێ ئەوەنە ئیتیزامیە بوو بە بەرنمەکەیەوە لە پێش ئێمە و لێرە بوو لە پێش کارمەندەکانەوە لە پێش مەوعیدی خۆی پێش دەستپێکی بەرنامە دایمە لە بەرنمەیە ئامادە بووە یەک ڕۆژ غایب نەبوو لە بەرنمەکانی ڕۆحی شاد بێت ئەو هونەرمەندە خۆشەویست و ئازووە ئەو هونەرمەندە هەژارە دەم بە قاقا و دەم بە پێکەنینە لە 4 2023 دوجار بەوەی نەخۆشی و کۆچی دوای کرد و ماڵ ئاوایی لێکردی بەڵێ هاوڕێ و هاوکارم برای ئازوو خۆشەویستم هاوکاری گەڕای میدیا و جێبەجەکاری زۆرێک لە بەرنمەکان وێنەگری دێرین و خۆشەویست هاوڕێم کاک گورانستار لەگەڵمە هاوکارمە بۆ ئەنجامدانی تیرروپشکەکە بەڕاستی ئەمە تیرروپشکەکە بە شێوەی هەندێک کەناڵۆشت کە دازانم ژمارە و ڕقمەوە ئەنجامە ئێمە تەنها مەبەستمان دڵخۆشکردنی ئێوەیە سوپاسی کۆمپانیای هایپەرکلینگ گروپ بەکەم کەم ئەمێرە مۆبایلی ئامادە کردووە بۆ ئەم خەڵاتی فیناڵە هەر کەسێ بوو بە خاوەنی خەڵاتی بەرنامە یەک داواکاریم لێ هەیە کە نامەیەک بە وەتساب یا بە ماسنجەر پیجەکە یا بە ڤایبەر بۆمان بنێرێت لەگەڵ ناونشان و ئەدرس و ژمارەی مۆبایلەکەی بۆی لە ڕێگەی یەکێ لە کۆمپانیەکانی گەیاندنەوە ئەم دیاری پێشکەش بکەین بەڵا چمە لای هاوڕێم کاگوران حەزەکەم چەند جارێکە و ناوانە تەبەن هەموو ناوانە ئەوانەیە کە چەند جار کۆمنتیان نووسیوە هەموو کۆمنتەکانە هەموو بەرنمەکانی پێشتر لە یەکەم بەرنامەوە تا ئێستا هەموو ئەو ناوانە لێرە ئێستا ئەوەی کە وەڵامی زانی بێ ئەوەی کە نەشی زانی بیار ناوی چۆتە تیرروپشکەوە کاگورانجان هیوادارم ئەو کەسێک کابێ بە خاوەنی خەڵاتی بەرنامە دڵی خۆش بێت ئەوانی تریش دەگەڵمان بمێنەوە بەرنمەکە بەردەوامین و سوپاسانەکەین کە هەمیشە هاوکارمان بوون دایکی محەممەد بەڵێ خۆشەویستانم کاگوران لە ناوەکانە دایکی محەممەدی دەرێناوە دایکی محەممەد بۆ بە خاوەنی خەڵاتی بەرنامە پیرۆزبایی لەکەم داوا لە بەڕێز دایکی محەممەد دەکەم کە پەیوەندی بکە بە بەرنمەکەمانەوە دایکی محەممەد ئەو تیرروپشکە کاگوران دەستی خۆش بێت لە ناوەکانە دایکی محەممەد بوو بە خاوەنی خەڵاتی بەرنامە هیوادارم پەیوەندی بکە بە بەرنمەکەمانەوە بۆی کە دیارەکەی پێشکەش بکەین بەڵێ خۆشەویستانم بەم شێوەیە کۆتایی بە وەرزی دووەمی بەرنمەکانمان هات ئەتا بەرنامەی پێتانەگەم یا ڕەبی خوایە کەس لە جەڕسی مۆبایلەکەی نەترسێ خێزانی یا دایکی یا باوکی داوای شتێکی لێ بکە لە بازاڕ و پێی نەبێ خی گەورە جیرفان و سفرەی هەموو لایە ببوژێنێتەوە خی گەورە بارانی بەڕەحمەتی بەردەوام بێ هەتا ئەو کاتەی دڵ و ناخ و خاکمان ئەشواتەوە هەتا ئەو کاتە من بچوشی هەمووتانم بەخوای گەورەتان ئەسپێرم خی گەورە ئاگەی لە هەموو لایەکمان بێ خوافیستان بێ